ئەیوب عەلی یەکێک لە جەنگە هەرە جوانەکانی نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی دیارە خاوەنی چەندین بەرهەمی تایبەت و خاوەنی دەنگێکی زۆر ڕەسەن و جوانە و چەندین بەرهەمیشی هەیە کە نەوە لە دوایینەوە بێگومان لەگەڵ یا ژیاون و هەندێک جاریش بەشێک لە بەرهەمە دێرین و کۆنەکانی خۆی جارێکی تر نوێ ئەکاتەوە بۆ بیسەران و بۆ هەوادارانی خۆی. لە ئێستاە نوێترین بەرهەمی هونەرمەند ئەیوب عەلی لەژێر ناونیشانی لێم مەپرسە بڵاوکرێتەوە. ئەوەی کە جیاوازە تێکستی ئەم بەرهەمە لەلایەن یەکێک لە شاعیرە هەرە دیارەکان ئەویش ڕەنووسەنگاوی و هەروەها بەهاو بەشی لەگەڵ هونەرمەند ئەیوب عەلی خۆی نووسراوە و ئاوازی بەرهەمەکەش ئەیوب عەلی خۆی بۆ بەرهەمەکەی داناوە. تو ئەوەندە لە هەستتم هەتا بێدەنگ لە دەستتم ڕاستە من بەزاری خۆ هاتم پێم وتی مۆمی تۆ